هەموو ساڵێک شانۆی سەرشەقام یاخود فستیڤالی شانۆی سەرشەقام لە بەشێک لە شارەکانی کوردستان بەڕێوەچێت و سەقزیش یەکێکە لەو شارانەی کە ساڵانە ئەم جۆرە فستیڤاڵی تیادا بەڕێوەچێت و ئەمساڵ ژمارەیەکی زۆر لە گروپە شانۆیەکان بەشدارن و لە کوردستانی باشووریشەوە چەند گروپێک و چەند شانۆیەک بەشدارن. فستیڤالی شانۆی شەقامی زێوێ لە دوو بەشی سەرشەقام و ئاینی نمایشیەکان بەڕێوەچوو کە لە هەردوو بەشدا گروپەکان لە کێبڕکەی بەردەوامدا بوون. ئەم فستیڤاڵە لەلایەن بنکەی هونەرخوازانی پەیوەندی سەقز بەڕێوەچوو. پێویستە بگوترێت کە سێ گروپ لە هەرێمی کوردستان بەشداری ئەم فستیڤاڵە بوون. لەوەڵی فستیڤاڵی شانۆی خیابانی و نمایشگە لە ئاینی لە شارە جوانەکە سەقز کە بەڕێوە چوو لە شانۆی ئەوین بە کارگردانی کاگە هوشیاری قەوامی موسیقای شان و ڕوتبەی ئەوەڵمان هاورد و بە قەڵدیخانی یەکەممان کەس کرد. بە 35 ساڵ سابقە لە زەمینەی ساختە سازگە لە کوبەی لە شارە جوانەکە سنە و نەوازەندەگیە سازە باستانیە دەهۆڵ و دارەندەیە تەنها دەهۆڵ نیشانە ملی و مهرە ئەسەڵاتە ئەستان کوردستانە. فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە کەرکووک دوو نمایشمان اختیار کردووە بۆ کەرکووک. لە شاری کۆیەوە هاتوین بۆ بەشداریکردن لە فستیڤاڵی شانۆی شەقامی شاری سەقز کە لەلایەن گروپی پەیوەندەوە ڕێکخراوە. ئەم نمایشەی ئێمە بەرەمی گروپی شانۆ بە شانۆی شەقام لە کۆیە ئێمە گروپێکی تایبەتمەند لە هەرێمی کوردستان و عێراق کە تەنیا کار لەسەر شانۆی شەقام دەکەین. ساڵانە کارەکانمان بۆ فستیڤاڵە نێودەوڵەتی و ناوخۆیەکانی وڵاتانی دراوسێ و وڵاتانی عەرەبی بانکێش دەکرێت بۆ پێشکەشکردن.